خۆشببختانە تاکو ئێستا 4 وەجبەمان پشکنین کردووە سمپڵمان لێ وەرگردووە لە مختبەری سلێمانی و ئێستا بە خۆشحاڵیوە 2 وەجبە پشکنین لێرەکرێ ئێمە خۆمان تاقیگایەکی لەو بوارەمان کردێتەوە لە نەخۆشخانەی گشتی کەلار ئەو جێگای دەستخۆشی ئەو کارمەند و دکتۆرانەیە و بەتایبەتی کاکەیات ئەو حاڵەتە خەڵکی کەلار بوو بەڵام گەرنتی کرابوو لە سلێمانی دوای چارە بە پێی ئەو زانیارە ئێمە هەمانە کە هاتۆ خۆی باسی کردووە دوای چوار ڕۆژەکە فحوساتی بۆ کراوە فحوساتەکەی بیدایە پیان و تووە نەگەتفە پاکە هاتوۆتەوە بۆ ماڵ دوای چەند ڕۆژێ پەیوەندیان بە تەندروستیوە کردووە تەندروستی ئێمە هەڵبەتە این ژمارە مۆبایل و ناونیشانی ماڵەکەی بوو بە ئێمەش پەیوەندیمان پێوە کرد هاتە خەستەخانەی نەخۆشخانەی گشتی دوێنێ لەوە بوو کۆم لەوێ بووم لەگەڵ دکتۆر هاوار بەڕێوبەری گشتی بەڕێوبەری نەخۆشخانەی کەلار وەزعی زۆر باش و نۆرمەڵ بوو و بەیانەکەیە سلێمانی داوای کردەوە کە بێتەوە دووبارە لەوێ تێستێکی بۆ بکەن دووبارە بەس گومان بوو یعنی هیچ حاڵەتێکی پێوە دیار نەبوو لە کەلارە هیچ حاڵەتێ نییە تاکو ئێستا هەڵگری ئەو ڤایرۆسە بێت